تاقیکردنەوەکان لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی ئێمە دیارە 1339 قوتابی خوێندکار لە ئێستا دەسەر قاڵی تاقیکردنەوەکان بۆ پۆلی 12 دیارە بە هەردوو بەشی زانستی و وێژەی و پیشەیەکانیشەوە و بە خوێندنی ئیسلامیشەوە 139 هۆڵمان هەیە و تا ئێستا هیچ کێشەوگرفتێک نەبووە. سوپاس بۆخوا ئێمە ئومێد دەکەین قوتابی خوێندکارانیش ئەم هۆڵەکان و هەم شێوازی دانیشتن و ئەنجامدانی تاقیکردنەوەکان بە دڵی ئەوان بێت و لە کەشێکی ئارامە ئەم چەند ڕۆژەی هەمان تاقیکردنەوەکان بەڕێوە بچێت. سپاسی بەڕێوەبەرێتی گشتی سلێمانی و بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژاواکەم کەوا توانێتی کە خولی یەکەم بە سەرکەوتوانە داوە خولی دووەمیش ئەمڕێکم ڕۆژی خولی دووەمە هەر ئیشاڵڵا بە سەرکەوتوانە ئەنجام بدرێت و تاقیکردنەوەکانیش. سوپاسی وەزارەتی تەندروستی ژەکەم و بەڕێوەبەرێتی تەندروستی سلێمانی ژەکەم کەوا هۆڵەکانی بە تەواوەتی پاکش کردوێتەوانێ کە لەم نەخۆشی کۆرۆنا و هەموو پێداویستەکانی بۆ خوێندکارەکان و بۆ مامۆستایان و بۆ بەڕێوەبەرەکانی دابین کردووە.